سلااوان لەبێ من ئێستا لە شاری دهۆکم دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کەسوکاری جیراوانی بادینان بکەم دیارە زانیاری نوێیان لەلایە لەسەر ئەو دۆخە من دەمەوێت بچمە لای یەکێک لە برای دەستگیرکراوەکان کە مەلاشوانە سلااو لێوێ ئەگەر پێم بڵێ دوای زانیاریەکان لەسەر دۆسیەکەی براکەت بۆ کوێ گەیشتووە بۆ زانیاریەکتان هەیە ئێوە برای من مالا شوان هات دەستگیر کردن کل 22/10/2020 و حتی نو که يعني 16 حكم 6 سال زندان بسردا ساپاندیه ما تمیز کردیا که ما طعن لوی بریاری دا حتی نو که ام چواری بریار دادگاه اینه و حتی اوجی که اوش قبل ما و ما انجام دا و جام چواری وان اینه و هر هنده ئەو پەیوەندیانی کە لەگەڵ ئێوە ئەنجامی دەدات باسی چی دەکات باسی لە دۆخی کردووە ئایا دۆخیان خراپە یاخود چۆنە وڵا ئەموسا هەست پێت کەن و پەیوەندی توی چارچوڤەگرینە ji ber ku ئەگەر هات و بێژت کە حاڵی ما باشە نەباشە yani هەست پێت کەتن ئەم هەست پێت کەن و دێ پەیوەندی سەر قوتکەن هەمە هەر پرسیارە بچیکات کەتن بێژە باشن و هین سەلامەتن و دلێ مە دیفمەڕە و دیفەڕە هەمە هەر هەندە قسە ینی چارچوڤەگریە نایلێت ku زیاتر ئاخافتنە بێژیتن تۆ چ پەیامێکت هەیە هەموو وەکو براکەی ئەگەر بێ ئێرە چ پەیامێکتان هەیە ئێوە پەیامی من بۆ محکەمەی تەمیز بەزیترین وەقت ئەنجام بدەن و حکمێکی عادلانە بدەن لەسەر ئەمانە و کەیسەکە زیاتر سیاسی نەکرێت و بزانین کەیسەکە سیاسی کرد و هەر جارێک تومەتێک دەخێنە پاڵ هەموو تومەتیش بێ بنەمان جار تومەتی سیخۆریکردن بە ئەمریکا و جار بە ئیران و هەر جارێک تومەتێک و هەموو تومەتیش بێ بنەما و بێ بەڵگەنە ئێوە لە دادگاکە کە لەوێ بوون ئامادە بوون ئێوە قسەتان لەگەڵی کرد تاوەکو ئێستا بینیوتانە خۆتان لە زیندان لە محکەمە داوامان لە حاکم کرد ببینین حاکمی قەراردا بەڵام ئاسایشتەکە ناهێلا ببینین و یەک جار پێش محکەمە یەک جارمان بینی و ئەویش باوکم بینی و مدەی 5 دقیقە زیاتر مجال نەداوە ئەویش دوو ئاسایش لەگەڵ بوون یعنی قسەکان چارچوبەگیری بوون نەتوانی بەدڵی خۆ قسە بکرد بەس پرسیاری مال و حالای کرد قسەکانی تر ڕێگە پێ نەداوە و بەدڵی خۆ قسە بکرد زۆر سپاس ئەوەی جێبیست بوون کەسوکاری مەلاشڤان بوون کە لە مانجی ڕابردوو دادگای تاوانەکانی هەولێر سزای 6 ساڵ زیندانی بەسەر 5 لە تاوانبارەکان و لەگەڵ مەلاشڤانیشدا سەپاند بوو